کۆبوونەوەی بەشێک لە جوتیارانی کوردی گوندی خەرابە و گوندەکانی دیکەی سنووری ناحیەی سەرگەڕانە. ئەوان هاتوونەتە ئێرە تا ڕێگری بکەن لە هێنانی عەرەبە هاوردەکان بۆ سەر زەویە کشتوکاڵەکانیان. وەکەم جوتیارە کوردانە دەڵێن ماوەی چەند ڕۆژێک کە عەرەبە هاوردەکان نیازیان هەبووە بە هاوکاری هێزە عێراقیەکان بێن و ڕێگری بکەن لە دەروێنەکردنی بەرووبوومە کشتوکاڵەکانیان. ئێمە وە چەندی ساڵە کاتی دوورنا ئەو ئەزیەتەماندن کاتی تۆکردن ئەو ئەزیەتەماندن ئەو عارەبە هاوردانە لە سنووری عدوودی سووریا دێن لە ئوردەن دێن لە جنوب دێن دو ئێرە ئەوە مرچی خۆمانە مرچی باو باپیرمە ئەو تاپۆی ڕەشە هەمووی غەرابە و تاپۆی ڕەشە هەیە مرچی خۆتی مرچی باو باپیرتی لە ساڵی هەشتا تعریب کرانیمە تعریب کران زمانی سەدام حوسێنی ئەوەی زمانی مەلیچیە زمانی سەدام حوسێنی تعریب کرا کە ئێمە چوینە هەولێرە کات چوینە هەولێرێ ئەو عەرەبە هاوردانە بەقراری ئەزی بەعەز ساڵی هەشتا هات نێرە لێرە نیشتەجێ نەبووینە یەک قبریان لێرە نییە یەک منداڵی مەکتەبیان لێ تەواو نەکردیە ئەوانە بەس ئیشەکانیان بەخۆ بڕۆوە لەو مەتقەیە کاکە وەڵام مەترسی ئەوەیە ئەمە هەموو زار هەولی خۆمان دەدەین ئەمە لێرە یەک گرتوینە و ئیشەکان فەشەر پێدەین بەس ئەمە عەزمان لێیە ئەو ئیشە لە سەرویمەوە بنبڕ بکرێ لەبەرەوەی ئەوانە بەناحەق کتابی تەزویر و دەکەن و لە کەرکوو مساعدەیان دەکەن لە حاکمەکان و لە لای مەحافزیەوە بەس ئەمە بە هەولی ئەندام پەرلەمانەکانمان و بە هەولی خەڵکەکەی دەبڕەکەی دیفاعی چاکمان کردیا ئەوە 2 ساڵە ئەمە ئەو خڕبوونەوەی دەکەن و فەشەی لای پێدەین حتا پار عسکەریان هینا ئەلێرە لە بن ئەو دارانە عسکەریمان چەک کرد. سەرڕای هەوڵا بەردەوامەکانی نوێنەری جوتیارانی کوردی سنووری گوندەکانی پەڵکانە و سەرگەڕان بەڵام تا ئێستا لە وەرزی تۆوکردن و دروێنەی بەرووبوومەکانیان عەرەبە هاوردەکان دێن و دەبنە ڕێگر لە بەردەم کارەکانیان. خۆ ئێستا 3 قەتایە 150 دۆنەوە بەڵام ئەوان لە ئەسڵدا دەیانوێت بەس شوێنێک بدۆزنەوە هەموو سنوورەکە داژیشکەن چکە کاتی خۆی لە زمانی سەدام حوسێن ئەم سنوورە هەمووی تعریب کرابوو بەڵام ئەوان ئەیانوێت لە بۆشاوێک بێنە ژوورەوە بۆی تر دەست پێکەن و هەمووی ببن ئەوەش هەوڵەکەش پەرلەمانتارەکان و قیادەی کوردی لەسەر خەتن بۆ چارەسەرکردنی ئەم کێشە انشاءالله چارەسەر دەبێ ئەم جارش بەس ئێمە داوا دەکەین ینی بەڕاستی چارەسەرێکی بنەڕەتی بێت چکە ئێمە ئەستان تاپۆمان هەیە ئەمان هەمووی مولکن. هەوڵەکانی عەرەبە هاوردەکان بەردەوامە هەتاوەکو دووبارە تعریب بکرێتەوە ئەو منتیقە کوردەکان دەربکەنەوە ئەوانش دەست بەسەر زەویەکانن دەبژێن چەندین هەوڵیان هەبووە ئاخر هەوڵیان ئەوەی کە 2 ڕۆژە خەریکن هەندێک پارچە زەوی هەیە کتابیان هێناوە تاوەکو داگیری بکەن لە گوندەکانی پەرکانەیە لە شەناغەیە لە خەرابەیە لەگەر سەرگەڕان دەیانەوێ دووبارە ئەو زەویانە لە کوردەکان بستینەوە و بەخۆیان تێدا نیشتەجێ بن و تەرحیلمان بکەنەوە. بەهۆی جێبەجێنەکردنی مادەی 140 دەستوری عێراق و چارەسەر نەکردنی گرفتی زەویە کشتوکاڵەکان و هەڵنەوەشاندنەوەی بڕیارەکانی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشی باس لە بەرژەوەندی جوتیارە کوردەکانی و ناوچانە ساڵانەم کێشە و گرفتانە ڕووبەڕووی جوتیارانی کوردی سنووری ناوچەجێ ناکۆکەکان دەبێتەوە. ماوەی زیاتر لە 4 ساڵە جوتیارانی سنووری گوندەکانی سەرگەڕان لەگەڵ عەرەبە هاوردەکان لەسەرم زەویانە تووشی سەرێشە و گرفت دەبن هەرچەندە سەرکردایەتی سیاسی کوردستان و ئەندامانی پەرلەمان لە بەغداد هەوڵیان داوە کێشەکە چارەسەر بکەن بەڵام جوتیاران داوا دەکەن کێشەکە لە ڕێگەی یاساوە چارەسەر ببێت تاکو جارێکی دیکە لەگەڵ عەرەبە هاوردەکان تووشی سەرێشە نەبنەوە. چیانوری کەناڵی پەیام گوندی خەرابە ناحیەی سەرگەڕان.